نایژم نایکات ئەگەر بڕۆن بەڵام ئەمە چەند وەزیرێک کە ئەگۆڕێ من بۆ خۆمم وتووە حتا ڕۆشتم بیان بینم پێش نەهات کە بیان بینم و خۆی بنێرتە شۆنم وتومە ببین چ وەزیری ڕۆشن وەزیفەیە لەگەڵ هونەرمەندانە دایم تەماسی بێت ئەگەر هونەرمەند ئەزانێ پێشکەوتووە ئەگەر هونەرمەند ئەزانێ گەلی کورد خۆشی ئەوێ معلومە ببینێت ئەوە مەسەلە هۆنار یەک شتێکە لە تەواوی یعنی وڵاتێک ئەگەر گەرێکمان ببیناسن بە هونەرەکەی زیاتر ئەناسرێت ئێمەی کوردیش ئەبێ هونەرمان بگەینین بە جێگەی کە هەموو کەس بماناس 100% تەئسیری هەیە کاری هونەرمەند بەشێک لە خەڵکە هونەرمەند نمایەندەی خەڵکە با اینکە لەگەڵ خەڵکیشی پێکەوە ئەوانە داوا بکەن بە ئەو مەسائلێکی لە کوردستانی ناو کووردا ڕوئەدا 100% تەئسیری هەیە هونەرمەندەکان هەوڵ بدەن بۆ هەموو مەسائلێکە بۆ کورد پێشتێت ئەوە خۆی خەتای خۆمانە ئەگەر خۆمان هەموو کورد دەست بینە دەستیەکەوە هەموو کوردێک هەمومان پێکەوە بین هیچ وەخت هیچ کەسێک ناتانێت ئەو ئازارەکە ئیسەی گەینن پێمان بیگەینن بەداخەوە من کەمێ بینە ئەڵان مەسائلێ پێشتر ئەوینێ لە ناو خۆمانە ئەوەی کە باید پێکەوە بین و یەک مەبەستمان ببێت و حەسمان بەرامبەر کوردەواری و خاکی کوردەواری ببێ تقریبا نێبینی وان نییە.